ئێستا وادانە خێزانێکی سالم و تەندروستمانە ئەم خێزانە چیەکە ئەم خێزانە جارە باب لە غەربەوە دەست بکەین لە ڕاستیە لە غەرب لە ئێستا بناڵەکە لە سکی دایکیەتی باش ئاشنایەکەن بە مۆسیقای کلاسیک چۆن ڕەنگێکی بڵێ مبالغە وانە بە پێی نەزەرەی چۆمسکی مناڵ لە 4 مانگی و 5 مانگیە گوێی لێیە گوێی لەشتە لەبەر ئەوە مۆسیقای دەبەندەسکی دایکیەتی بەڵام لە ماڵەکە مۆسیقای کلاسیک لێ ئەدرێ بۆیە مناڵە وانە گوێی ئاشنا بێ بە مۆسیقا ئۆکەی وە خەڵکێکی لەمە زیاتر لە ڕۆکە کە ڕەبین جا نازم ئەمێن لە ڕۆ عەلمیەکەیەوە ڕەوایەنە داستانی کورد نییە بۆ مەسەڵەن مێردەکە بۆ هاوسەرەکەی جێڕێتەوە بۆی مناڵەکەی لە سکی داگێ لەبێ ئەمە ئالێرەوە دەست پێکە بەس تو وابێنە بۆ کوردستانی خۆمان بڵی خێزانێکی سالم هەیە لەو بابەتە یەکەم شت کە ئەبێ ئەو خێزانە بیکا بۆ مناڵەکەی باشە ئەبێ مناڵەکە دەستڕەسی هەبێ بە کتێب یعنی چاوی لە پێشۆ چاوی ئاشنا بێ بە کتێب واتە بێ کتێب هەبێ و ئەبێ کتێبخانە لە ماڵەکەی هەبێ و ئەنجا ئەم فزوولێتی مناڵ بجوێ ئەمە چی ئەمە کتێبە ئەمە باس چیەکە ئەمە باسی ئەوەکە ئەمە لێرەوە ئەنجا لە هەمووی ممتر ئەوەیە کە فەزای خوێندنەوە دروستکە فەزای خوێندنەوە بریتی نییە لەوەی تەلەڤیزۆن 24 سعادیش بکات لەسەر ئەو خراپی تەلەڤیزۆن قسەکەی کاتێک هەبێت ینی ئیدارەکردنێکە بێت لەوەی کە لە کەیە تۆ تەلەڤیزۆن ئەکرێتەوە وەکوی لە غەربەیە لە سعات 9 مناڵەکە بێ بڕاو بخەوێ سعات 6 هەیە بۆ 6:30 سەیری کارتۆنەکات لە دوایەوە ڕۆڵی تۆ تاو بچکن پرایم تایم دەست پێکا کە ئەخبارە هەمووی باز لە کوشت و شەڕ و هەموو شتە ناشینەکانی بەشەرێ دەکا ئەم ناوە نالێ ببینێ کتێبەکەی بۆ برێتە ژوورەکەی خۆی وەلەیە خەریکی خوێندنەوە ئەبێت ئەگەر ئێمە ئەمە نەکەین وانە تۆ مهتەم نەبیت دێ سەبەها عایلە هەیە لە وڵاتە بەزەن شەوانە لەگەڵ مناڵەکان سەیرچیەکەن سەیری فیلمی عنفەکەن فیلمی عنف باش نییە ئەمە مناڵن چۆن فێری خەمە حەزی لە خوێندنەوە بێ دەست یەک خزمەتی بەو هێزانەی کە بە بەردەوامی لە بیران لە عنف کردێتەوە بەس خزمەتی وا ناکەن ژۆ مناڵە لەواتری دەست با بۆ کتێب فێری ئەوێ کلاشنکۆفێکی هەبێت واتە ئیدامەدانی ئەو عنفەی کە ئەم منتیقەیەی تەحتیم کردووە. کاگڕەبین لەسەر ئامادەگی تەلەڤیزۆن و غیابی کتێب قسێکی زۆر هەیە یەکێک لەو هاوڕانە من کە بینیم کەسێکی خوێنەوار ئەوش ئەیوت هەرچیەکەم ناتوانم تەلەڤیزۆن لە ماڵەکەم دەرکەم هەمیشە ئامادەیەکی لەم ژوورەی کوژەی تۆ لە ژوورێکی ترەڵەکرێتەوە ئەو ناچارچم زۆرجار بۆ مەشغوڵکردنی مناڵەکان مەجبورە تەلەڤیزۆنی کە ئەم ئامادەیی تەلەڤیزۆن و غیابی کتێب ینی تا چ ئەندازێک ڕۆڵی هەیە لە گەمژەکردنە ینی زۆر بازەکەی زەحمەتە محاربەی تەلەڤیزۆن بکرێ ینی تازە تەلەڤیزۆن بۆ بە هینێکی ناوماڵەوە داگیری کردووە بە بڕای من ئێساوەی کابێ بکرێەوە نییە کە چکەوە ناکرێت زەی ئەو ئیغراەتی کە تەلەڤیزۆن هەیەی یەکجار گەورە بووە و هەموو ماڵێکتایەتی و زەحمەتە بە ئامۆژگاری و بە هین بتوانین ئێمە ڕێگا لەمە بگرین و ناچاریانکەین کەمتر لە بەردەم تەلەڤیزۆنە دانیشین بەڵام کاریشتر دەتوانین بکەین تەلەڤیزۆنات تۆزێ فەرهەنگی بکەین تۆزێ کڵتوری بکەین بچینەوە بۆ پشت بۆ تەلەڤیزۆنەکان بەڵە تەلەڤیزۆنەکان بگۆڕ تەلەڤیزۆنەکان ئەو شتانی تیا پێشکەش بکەین کە هیچ شتێ کتێب ناگرێتەوە بەڵام پەیوەندی بە کتێبەوە هەبێ نزیک بێ لە ئەو ئاسوانەوە کە کتێبە داتێ واتوانی نەبە بکەین یعنی ئێمە بەعزە تەلەڤیزۆناتمان هەیە ئەتوانێت ئەم دەورە ببینێت کە بەردەوام خەڵک ئەتوانێت سەیری بکە واتوانێت شتی لێەوە فێر بێ واتوانێت هانی بێ لە ڕێکەی تەلەڤیزۆنیشەوە هانی بێ بۆ ئەوەی کە سیرکردنی من تاکە شتێک نییە کە تۆ بتوانی بیکەیت ئەتوانی نەمە بکەیت ئەمان بە بڕای من ئەوەی کە ممکنە مەیە ئەگەرنا ئەوەی کە بڵێ محاربەی تەلەڤیزۆن کەی بەخوا زۆر زەحمەتە تەلەڤیزۆن بۆ بە ئامێرێک من ناتوان مناڵەکانم موالێ بکەم زەی نەیخوێنن سەیری نەکەن ناتوان ناچاری بکەیت ئیلا ڕێگامان ئەوەیە کە تەلەڤیزۆنەکان والێ بکەینە زەی لە ڕێی تەلەڤیزۆنەوە کاریگەریان بکەینە سەر کە تەشویق بن بەرەوە و جیهانی کتێب بڕۆنیا یا هیچ نەبێت لایانی کەم بەشێک لە جیهانی کتێبیان بۆ پڕ بکاتەوە ئەم بەرنامانەی کە پێشکەش دەکرێ زیاتر کڵتوری بکرێ و استراتیژێک بۆ بەرنامەی تەلەڤیزۆنی دابنرێ کە بتوانێت ئەو دەورە ببینێ خەیاڵ ئینسانی ئێمە گەورە بکە من پێم واسی مناڵی حەزەکەم قسە بکەم یەکێک لە کێشەکانی خێزانی ئێمە ئەوەیە خەیاڵی مناڵ ناکاتەوە ئێمە مناڵمان بەجێهێشتووە جیلی پێشوو باشتر بوو کە یاسین ینی من جیلی دایکمەوەوان زۆر باشتر بوون لەم جیلە خوێندەوارە چونکە حەکایەتیان بۆ کردین ئێمە لە مناڵیەوە بە حەکایەت گەورە بووین یعنی حەکایەتی باوکم و دایکم و ئەمار من نەبووم ینی ئەو جیلە زۆربەیانیان بینم بە حەکایەتی دایکیان بە حەکایەتی باوکیان زەی بخەوێنراون و هینیان کرا و حەکایەتکردن زوو دە منە ڕەنگە زۆر مهمە
چونکە خیاڵ دەکاتەوە ئاسوی بیرکردنەوە دەکاتەوە خۆشبەختانە لەم ئاخریانە هەڵی هەوڵی داوە کە کتێب و حکایەت بۆ مناڵ تۆزێ زیاد کرێت لە کوردستانە یعنی هەندێک شوێنمان هەیە مجلات بۆ مناڵان دەرەکا و حکایەتی مسیر و تەرجەمەکرا وەرجێڕاوی تایە کە خراپ نییە بەڵام زۆر ئیشی زیاترمانەوێت لەمە بۆی بکرێت لایەنی کە مشکلەمان لە دایک و باوکەکانە هەیە کە لە گرنگی ئەم پرۆسەیە تێناگەن خوێندنەوەی کتێب خوێندنەوەی حکایەت بیستنی حکایەت چەند ئەتوانێت دەوری هەبێ بۆ ئەوەی لە سەرەتا و مناڵ لێ بکە عاشقی کتێب بێ عاشقی خوێندنەوە بێ کێشەکە تا چەند پێویستی بە معماریەوە هەندێک پێیان وایە کە نەئامادەگی کتێبخانە و نەبوونی شوێنێکی سنترال بۆ کتێبخانە لە معماریە زۆر جار ڕۆڵێکی گەورەی هەبوو لەوەیە کە کتێب بکتابی هەبێەوە بەشێک نەبێ لە خێزان چۆن مطبخ ئێستا بەشێکی گرنگە لە معماری لە هەموو معماری دنیاە سەرەکەی کتێبخانە ئامادەیەکی کەمیتریەوە لە معماری کوردیا بێت ئەگەر شتێکە بێنای معماری کوردی بێ کتێبخانە هیچ ڕۆڵێکی نییە تا چەند لەسەر ئەوە توانین قسە بکەین تا ئێستاش کتێبخانە لە وڵاتی ئەماهینی بەحسابینی تەبقەی ڕستوقرات و نخبەیەکی بچووک و یعنی وەکو زینەتێک تەماشاکە ئەڕستوقراتەکانیانە و من زۆرم پێ تعجبە زۆر جارەشمە زۆر ماڵی هەندێک ماڵ کە توانین بڵێن تۆزێک ڕستوقرات ینی دەوڵەمەنە نەزەی کتێبخانە لە ماڵەکانیانەیە بزەزانم هەلی کتێب نین یعنی بووە بە زینەت لە کللتوری ئەمە زینێتێک کە دەوڵەمەنەکان هەیەە و پەیوەندی زۆر بە هەژارەکانەوە نییە خۆی مەخراپە ئەزەی خۆی ئەم کللتورا بێ بگۆڕێت چونکە کتێب ئەبێ خێزانەکان فێرکەن هەمیان کتێبخانەی کەم تا زۆر بچووکیان هەبێ سوالەکە عکسەکە بۆ بن تۆ بڵێ خراپی معماری کوردی کە جێگای کتێبی ناوە خۆی بەهۆی غیابی کتێبەوە نەبێت لە سەقافەتی ئەمە خۆی غیابی سەقافەتی کتێبە وای کردووە کە ئەمە بەشێک نەبێت لە هین یانی نەک بە پێچەوانەوە پێم وایە تا حزوری کتێب گەورەتر بێ بیرکردنەوەم بۆ معماری و بۆ زینەتی ناوماڵیش بەسەر لەبەریە گۆڕانی بەسەرایە کاک فاروق یەک شتی زۆر گرنگ لە هەمووانی کە ڕکیان لە کتێبە من تێبینی پێکڕۆخاڵێکی ئەو بەش لە بینیان هەیە ئەوی شەوەیە کە لە قوتابخانەوەوان لە یاتوە لە کتێب ڕابکەن بۆچی لە دنیای ئێمە قوتابخانە لە شوێنەکانی ترە لە جوگرافیەکانی ترا ڕۆڵێکی گەورەی هەیە لەوەی کە ئینسان حەزی لە کتێبێ کەچی لە دنیای ئێمە ڕێک ڕۆڵەکەی پێچەوانێ وات بێکانی شەڕقت لە کتێبێ و لە کتێب ڕاکی زۆر پرسایەکی جوانە بەس حەزەکەم گەر یارمەتی بێ ملاحەزەیەک لە قسەکانی کەڕەبینێ لەسەر ئەوەی کە تەلەڤیزیۆن من لەگەڵ کاکڕەبینا هاوڕانیم لەوەی کە ئابوو شێوەی تەستی بین تەلەڤیزیۆن ئەکرێ احتوا بکرێت ناکرێت لا ببرێت بەڵام ئەکرێ احتوا بکرێت بە بەرنامە ئەکرێت و خێزانەکانە بێ ئەو کەن کاکڕەبین نابێت ڕێگە بدەن مناڵ 6-7 ساعات چەند ساعات خەریکی تەلەڤیزیۆن بە کتێبێکی زۆر گرنگ هەیە amusing ourselves to death ینی پۆستمانە نووسەرێکی گەورەی ئەمریکیە ئەو لەوێ باز لە کاریگەری تەلەڤیزیۆن نەکات لەسەر چی لەسەر خاوکردنەوە و بگرە بەجێهێشتنی قۆناغی ئینلایتنمنت ڕۆشنگەری کە ئەوەندە کارەساتی ناوەدە تەلەڤیزیۆن کارێکە کات ئەمریکیەکان ئەو تەمەن بەو زەخامەتەیە بینێت کە یەکێ لە شتەگرینەکانی ڕۆشنگەری بریتە لە دبیت لە منازەڕەکردن وەنە منازەڕەکردنی بینی عەقڵەکان وەنە بریتە لە گفتوگۆکردن بریتە لە پەروەردەکردنی دیدی نەقدی تەلەڤیزیۆن دێتەوە ماکوژێ جوانترین شتی بەرگی کتێبەکەی بەڕێزەنجەن چییە عایلەیە دانیشت و مناڵەکەشیان لە باوە شایبەسییان سەریان نییە سەی تەلەڤیزیۆنەکەن سەریان نییە چون تۆ بۆ تەلەڤیزیۆن سەرت پێویست نییە بەزانی یعنی ڕاستە لە بەس چاوی پێویستە لەسەر تاو ئیتی نەبیرکردنەوەی تایە ناهەڵسەنگاندنی تایە لەبەرەوە تەلەڤیزیۆن ڕۆڵێکی گرنگی هەیە ئێمە ئەبێ ئاوڕێکی لێ بدەینەوە بۆ ئەوەی کە احتیوا بکرێت ئەنجا ئەبێ ئەمەندەی تر موسساتی دیری دروست ببێت ئێستا ئێمە سەرپرسیارەکەی کاکیاسین کە کاریگەریەکانی تەلەڤیزیۆن بسڕێتەوە مەسەن قوتابخانە ئەمە بەس چەندها دیراسە هەیە ئەڵێ ڕێژەی ئامادەی تەلەڤیزیۆن ئۆتۆماتیکە کاتە کەمی ڕێژەی ئامادەیی کتێب ینی تا چەند تەلەڤیزیۆن تا چەند کولتوری بینین ئامادە بێ ئەوە کولتوری خوێندنەوە غیابێ بێ بێچێ ئەوە دیراساتێکە من لە کۆمەڵە شوێنە خوێندومەتەوە کە دیراساتی زۆر زۆری لەسەر ئەگەر حتا دیراسەش نەکرد بێ ئێمە خۆمان دەزانین یەکێ لەو شتانەی کە تەلەڤیزیۆن ڕۆدا هەر بە سادەیی من حەزەکەم سەرتان بۆ ڕاکێشم ئەگەر هەمومان لەسەر سەی تەلەڤیزیۆنکەین لەگەڵەکە قسە ناکەین وەکە کەتینە گفتوگۆکردن مانای مەجارە سەی تەلەڤیزیۆن ناکەین چونکە تەلەڤیزیۆن جەزابیەتی ئەوەیە سوورەیە سوورەش بە بەردەوامی ئەڕوات ینی سوورەیەکیش نی ئاوەڕای بگری بڵێیت خوا بۆسە من جارێک گفتوگویەکەم لەگەڵ هاوڕێمە هەیە ئەوە ڕوا وەنە لەبەر ئەوە مەجالی دوو عالەمی جیاوازی بۆ خەڵقانی عالەمی کتێب عالەمێکە من کە کتێبە خوێنیتەوە قسەیەکی زۆر جوانی کاگڕێبین ئەبێ دایخی مەسەر شوێنتیایە بۆسە تۆ بۆ ئاڵیت
تۆ بۆ ئاڵێ بەس تۆ ناتوانێت بە تەلەڤیزیۆن بڵێ بۆ ئاڵێ چون تا تۆ خەریکی و پرسیاری لەگەی وەڕوات بەس لە کتێبە تۆ کە ئایدیایەک سەرنج ڕاکشێ یاخو وەکو